لەش لەدایک بووین کۆیلایەتی هۆش و کۆیلایەتی لەش ڕەتکەمەوە بەرهەم دێنم تا سەربەخۆ و سەری ڕێز و نوازش بۆ هەموو ئەو پێشمەرگە و گەریلایەنەدا دەنەوێنم کە خۆیان کردە قوربانی لە پێناوی ئەم خاک و خەڵک و نیشتیمانەدا. درود و ستایشم پێشکەش بە هەموو ئەوانەی لە ماوەی داگیرکاری زیاتر لە 1000 ساڵی کوردستاندا بەرفەرمانی ئەنفال و کۆمەڵکوژی و پاکتاو کەوتن. ستایشی بیر و گوتە و کردداری چاکی ئەهورایی دەکەم. لە جوگرافیایی کورداندا لەو بەیانێشومەدا پیرەمەگرون بە چاوی بەرد بە چاوی دار بە چاوی ڕەوەز و دەربەن بە چاوی لێبوو لە خوارێدا هەمەژیەکانی عەرەب ئەم وەکو گەلێ ئەزدایی لە برنداک و ئەم بە هەمووان ڕاگەهینن بدیرۆک و داک و باب و گەلێن ما هەردەم ئەم وەکو شۆڕشکار و بەرخۆدێر بوونە و مەلبەرخۆداش بۆکو ئەم زمان و چاند و کلتور و ئۆل و ئاخا نیشتیمانی خۆ بپارێزن و ئەمێ بەردەوام بن. لۆمە دەربارەی جەژنە پەیمانێ دا ئەمێ لەسەر بەیەکێ ڕاوەستن و ئەف جەژنە لف و کریارێ خۆداییە و لە ناو گەلێک کووردا ئەم پیرۆز دکن. ڕۆژی ئەم جەژنایە ڕۆژی جەژنی پەیمانە ئەم بەز و پیرۆزی ڕاگەین لەناو زەردەچیان لەناو تەواو هەموو کوردانە کە ئێمە کوردی ڕۆژهەڵات ڕۆژاوا باشوور کە ئێمە گشتمان کوردی لەم ڕۆژە جەژنی پەیمانە جەژنی خۆشەویستیە گشتمان بە بەز و پیرۆز ڕای دەگرین. ئەمڕۆ جەژنی پەیمانە. جەژنی پەیمان ئێمە لە ساڵنامەی زەردەشیدا هەر جەشنەکانمان هەیە لە ساڵێکدا 6 جەژنمان هەیە کە پیتە شەهیمگا ئەکەوێتە ئێرەوە واتە جەژنی پیت و فەڕا بە کوردی پێوترێت جەژنی خەرمانان. بەڵام جەژنی پەیمان خۆشبەختانە هەر لەو ڕۆژەدا ڕوویداوە. ئەم جێگەی کە هەڵبژێراوە بۆ مەراسیمەکە ئەلبەت 4 ساڵە ئەیکەینەوە ئەم جارە 500 ساڵە و 1438 ساڵە نەکراوەتەوە. ئەو شوێنی کە هەیە گلکۆ و گۆڕی پێشەوایانی کورد دیاکۆی مەزنە لێرە ناشتویانەوەتە گۆڕی چەی 3 پادشای میدەکانی تێدایە و مێژووی ئەم جەژنە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی میترانە ئێستاچێ و لە سەردەمی میدەکانە کراوەتەوە. گرنگی ئەم شوێنە لە چیدایە چونکە پادشایانی بێجگە لە دیاکۆ کە لێرە نێژراوە هەر هەمویان تاج لە سەرسانیان سەریان لێرە بووە کە تاجیان لەسەر خستون و هەموو پاشایی ساسانیش کە تاجیان کردووە لەسەر هاتوونتە ئێرە و لێرە پەیمانیان داوە بە خەڵکەکەی بە نیشتیمانکەی دەی پارێزن و ڕۆژی خۆشەویستیشە و ڕۆژی خەلە و خەربانیشە کە مڵک و ماڵی خۆیان کۆ کردوەوە لێرە هەموو ساڵێک لێرە جەژن کراوە هەتاوەکو قەدەغە کراوە پێش 1438 ساڵ قەدەغە و حرام کراوە و ئێمە ئەمە 5 ساڵە کە ئەم جەژنە بەرقەرارەکە.